من شێرزاستێکم ئەڵلقەیەشتری بەرنامەی ئەزمونتان پێشکەش دەکەم بەڕێزانم وەکاگادارین ئێمە ئێستا لە ناو دەستپێکی ڕۆژەکانی پشووی هاوینین کە پشووی دوای ساڵێک هیلاکی و ماندوو بوون دوای ساڵێک لە خوێندنی قوتابیان و مامۆستایان و کاربەند و کارگوزارانی قوتابخانەکان پشوێک دەست پێ دەکات کە ئەم پشووە هەم بۆ قوتابیان وەکو ئەوەی کە هیلاکی خوێندن بوون هەم بۆ مامۆستایان کە هیلاک بوون بە دەم وانەوتنەوە و بەگشتی کۆی وەزارەتی پەروەردە بە تایبەتی ناوەندەکانی خوێندن لەم ئەڵلقەی بەرنامەی ئەزمون بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سلێمان سەلیم ڕاهێنەری پەروەردەیی باس لە قوتابیان دەکەین کە چۆن پشوەکانیان لە ڕۆژەکانی پشوودا کاتەکانیان بەسەربەرن چۆن وا بکەین بەرنامە و پرۆگرامێک دابنین بە تایبەتی خێزانەکان بۆ ئەوەی قوتابیان سوود لەو کاتە وەربگرن کە دوورن لە ناوەندەکانی خوێندن مامۆستاجان زۆر بەخێربێ سپاس دەکەم مامۆستا شێرزاد زۆر مەمنون سپاس دەکەین کە جەناب لێرەی ئێمەش خۆشحاڵین بە ئەم داوەتنامەیە زۆر سپاس دەکەین مامۆستا سلێمان دیارە وەکو باسم کرد شەژمانجی خوێندن و جگە لە پشوەکان خوێندنی بەردەوام وا دەکە کە قوتابیان هیلاک من بەدەم ئەوەی کە پرۆگرامین کراون لە چوارچێوەی سیستەمێکدا کە ڕۆژانە چون بۆ قوتابخانە و خوێندن و ئەرچی ماڵەوە و کۆمەڵێک واجبات و ئەوانە کاتێک دەگەینە کۆتایی وەرزی دووەم و دەکەوینە ناو پشووی هاوین فەراغێک و بۆشایەکی وا دروست دەبێت کە منداڵان زۆر جارە ناتوانن ئەو فەراغە بە شێوەیەکی تەندروست و پەروەردەیانە پڕ بکەنەوە لێرەدا ڕۆڵی خێزان چییە؟ زۆر سپاس مامۆستا شێرزاد سەرەتا سڵاو لە بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی خۆشحاڵین کە لێرکانە لەو دیدارە لەو بەرنامە پەروەردەیە جوانە بەشدار دەبین لەسەر بابەتێکی گرنگی پەروەردەیی گفتوگۆ دەکەین دەستخۆشی لە دەستەی کارژێری و ستافی تەلەڤیزیۆنی پەروەردەیی دەکەم کە ماندوونە ناسانە دڵسۆزانە خزمەت بە پەروەردە و فێرکردن دەکەن بە مامۆستایان و بە قوتابیان دەستان خۆشبی خۆزگە ئەو بەرنامە پەروەردەیانە بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری بکرا بە ئەو بەرنامە پەروەردانی کە لێرکانە تۆمار دەکرێن دابش بکرا بە بەسەر هەموو کەناڵە نێوخۆی و ئاسمانیەکان لە بۆ ئەوی ئەو پەیامە پەروەردەیە باشتر بگاتە هەموو خەڵک هەرچەندە لێرکانە ئەو تەلەڤیزیۆنی وەزارەتی پەروەردە بە گشت کەناڵەکانیەوە کە ئێستا لێرکانە کەناڵی هەولێرە خزمەتێکی جوان دەکات بۆ مامۆستایان و بە قوتابیان ئەوە جێگەی دەستخۆشیە سوپاسان دەکەین سەبارەت بە پرسیارەکەت مامۆستای بەڕێز ڕاستە ئێستامەوە دوێنێ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکان بوو ئیپۆلە ناکۆتاییەکان بازنەی یەکەم پێشتر تەواو بوون بازنەی دووەم و سێەم تەنها ئەو قوتابیانەمەون کە پۆلی دوازدەنا لە ڕۆژی یەکشەم لەگەڵ یەکی شەش دەستپێکی یەکەم تاقیکردنەوەیان دەبێتن هیوای سەرکەوتنیان لە بۆ دەخوازیین دەستخۆشیمان هەیە لە بۆ مامۆستایانی بەڕێز لە بۆ دەستەی کارژێری لە بۆ سەرپەرشتیاران لە بۆ ڕاهێنەران لە بۆ هەموو ئەو کارمەندانەی کە لە قوتابخانە هاوکار بوون لەوەی کە ساڵێکی تری خوێندنمان گەیاندا کەناری ئارامی بەڕاستی ئەو جێگەی دەستخۆشیە دیارە لەو ڕۆ پشووی هاوین دەستی پێکردێ لە بۆ قوتابیان لە بۆ مامۆستایان هێشتاوان لە ئەرکدانە هێشتا هەموو ساڵێکێکی شەش کە ڕۆژی جیهانی یاخود جەژنی جیهانی منداڵانە بە پشووی هاوین یاخود بە پشووی ڕسمی دەست پێ دەکاتن تاوەکو یەکینەوە ئەو پشووە بەردەوام دەبێتن کە ئێمە دەڵێن پشوو واتە بمانای وشە پشووە لە بۆ منداڵان وەکو لە خۆت ئاماژەت پێکرد نزیکەی 6 تا 7 مانگەوە بگرە زیاتریش قوتابیان لەگەڵ ساڵی نوێی خوێندن لە ناو پۆل و لە قوتابخانە و بەردەوام خوێندن و تاقیکردنەوە و ئەزمون و ئەرچی ماڵەوە و چالاکی ئامادەکردن لەوانەیە ئەوە تۆزە قوتابیان ماندوو بکە هیلاک بکاتن کاتێک کە تاقیکردنەوەکان تەواو دەکا دیارە پشوو دەست پێ دەکات ئەو پشوەش دیارە پێویستە گرینگە لە بۆ قوتابیان بەڕاستی نەک بەردەوام خوێندن لێرەدا ڕۆڵی خێزان ئەوەیە کە پشوو مانای ئەوە نیە کە پشوو دەستی پێکرد ئیدی قوتابیەکە ئازاد بیتن لەوەی هەرچێک دەیکاتن ئەوە مانای ئەوە نییە نا پشوو دەبی ڕێک بخرێتن بەڕاستی جار هەیە منداڵەکان لەبەر ئاستی تەمەنی بسوشی یان هەز نەکردن بە بەرپرسیارەتی لەوانەیە نەتوانی پشوەکان و کاتەکانی خۆی ڕێک بخاتن چۆن پێشتر لە کاتی خوێندن قوتابی بە هاوکاری خێزان بە هاوکاری قوتابخانە و مامۆستایان کاتەکانی خۆی ڕێکخست بوو گرینگە لە پشووی هاوینشدا کاتەکانی خۆی ڕێک بخاتن نەک قوتابێک برێ وەڵام من وا پشووی هاوین دەستی پێکرد تەواو
ئەجا ئەمن خوێندن نەما یعنی بە کەیف خۆم کاتی خەوی خۆم دیاری دەکەم بە کەیف خۆم بەیانیان لە خەو هەڵدەستەم کاتەکان فریە لە بۆ من هەرکوی دابەشی دەکەم هەرکوی چۆن ڕێکی دەخەم نا دەبی خێزان لێروکانە ڕۆلی هەبی بەڕاستی بە هەمان ئەو خشتەی کە پێشتر کاتەکانی ڕێخستە بوو لە بۆ خوێندن لە بۆ پشووی خۆی لە بۆ چوونە قوتابخانە دەبی ئێستا کەش خێزان ڕۆلی هەبیتن ناکرێ ئەمە ئازادیەتشی تەواو بدەینە منداڵەکانمان کە ئێستا کە پێشتر کاتی خەویان لە کاتژمێر 10 شەو دەستی پێکردیا لە هەندە خێزان لە کاتژمێر 11 شەو دەستی پێکردیا ئەو کاتە فریبی قوتابی بە ئازادی خۆی سعات 1 بخەوێت 2 بخەوێت یان هەتا چواری بەیانی بەخەبەر بێ بە یاریە ئەلکترۆنەکانەوە ینی یەکێک لە خۆشیەکانی قوتابی یاخود منداڵان کە پشووی هاوین دێتن ئەوەیە ئاشنا دەبنەوە بە یاریە ئەلکترۆنیەکان بەداخەوە ینی داک و بە هەر ئەو ڕۆژێ ئێستا دوێنێت دڵنیام زۆربەی منداڵان ئەوانی کە کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکانیان هەبوو یەکێک لە ڕۆژ خۆشەکانیان ئەوەیە گەیشتە تۆ ماڵەوە هێشتا سەلامی نەکردێت داوای مۆبایلەکەی کردووە داوای ئایپاتەکەی کردووە بە بۆنەی ئەوەی کەوا کۆتایی خوێندنی هاتووە تەواو ئازادی وەردەگریتن دەبی بە کەیف خۆی مۆبایل بەکاربێنێتن ئامێرە زیرەکەکان بەکاربێنێتن ڕاستە ئامێرە زیرەکەکان ڕۆڵیان هەیە لە فێربوون لە بۆ قوتابی لەلایەنی زانستی لەلایەنی پەروەردەیی بەڵام لە هەمان کاتدا زیانیشیان هەیە دەبی بەڕێخستن بی ئەو بابەت اینجا مامۆستا ئەو ئامێرانە یاخود ئەو یاریانێک ئەلکترۆنیانی کە دەکرد چۆن وا بکەین ئێمە بەگشتی کۆی پشوەکان بخینە چوارچێوەیەکی پەروەردەی تەندروست کە منداڵەکە جارێکتر گەیشتەوە قۆناغیشتری خوێندن بە ئاسایی بکوێتەوە قۆناغە زۆر جار ئێمە دەکەوینە وەرزی تازای خوێندن منداڵ مانگەی شتێ دەپەڕێ هێشتا هەر بە خەیاڵ و بە هەوای پشوەکەی لێ دەخڕێ زۆر بە ئاسایی کاتەکانی بەیاریکردن بە سەردانیکردن بە خەوی زۆر بەڕێ دەکات بەڵێ ئاماژەت بە خاڵەشی جوان کرد مامۆستا شێرزاد وەکو گوتمان ئەگەر ئەمە لەو پشووی هاوینەدا کاتەکانی منداڵەکانمان ڕێک نەخەین کاتێک دەوامی خوێندن دەست پێدا دەکاتەوە دەبینین لەو ماوەی مانگەچیش ئەو منداڵە وەک برەی مدمین بووە بەو کاتێک کە پێشتر بەکاری هینایە یعنی کاتی خەوی تێک چووە کاتەکانی کە چۆن ڕێکی نەخستوە تێکسووە یعنی مانگەک لەگەڵ مامۆستان هێشتا تەواو نهاتۆتەوە سەرخەت بەیانیان وەکو پێویست لە کاتی خۆی ئامادە نابی شەوان وەکو پێویست لە کاتی خۆی نانویتن ڕۆژانە ئەرکەکانی خۆی ئامادە ناکەلۆ چکە لایەن خێزانەوە کاتەکانی لە بۆ ڕێک نەخستراوە ڕاستە پشووی منداڵە ئەو پشە وەکو ڕێستە گوایە وەکو فۆرماتە گوایە بۆ ئەوی قوتابی ئەبدێت بێتەوە لە بۆ ساڵی نوێی خوێندن چالاک بێتەوە ناو پرۆسەی خوێندن بە چالاکێکی زۆر بە وزەیەکی زۆر یعنی بە شێوازێکی ئەرێنی بتانی لەبەر ئەوی تەمەنەکەشی گەورەتر بۆ لەوانی ئەرک و بەرپرسیارەتی گەورەتر بیتن لە کاتی خوێندن بۆیە زۆر گرنگامە کاتەکانیان لە بۆ منداڵەکان ڕێک بخەین وەکو ئاماژەمان پێکرد پشوو مانای ئەوە نییە قوتابی ئازاد بێت لەوەی هەر کاتێک بیەوێت بخەوێتن پشوو مانای ئەوە نییە قوتابی ئازاد بێت لەوەی یاریە ئەلکترۆنیەکان بە کەیف خۆی بەکار بهێنێتن پشوو مانای ئەوە نییە کە قوتابی بەیانیان سعات 12 نیوڕۆ یەک درەنگتر لە خەو هەڵبستێتن یان هەر کاتە کە ئەوە بوو نە پشوو دەبی ئەو پشوە بە بابەتی تر وەک برەی پڕ بکرێتەوە بەڕاستی بە بابەتی تر پڕ بکرێتەوە مامۆستێمان باسی ئەرک و بەرپرسیارەتیت کرد دیارە خۆ بنداڵ بە تایبەتی کە دەگاتە تەمەنی 12 ساڵی بەسەرەوە کۆمەڵێک ئەرچی دەکەوێت سەرشان کە لە چوارچێوەی خێزان و پێداویستەکانی خێزان و ئەرک و فەرمانەکانی دایک و باوک خۆی دەگرێتەوە لە کۆندا لەوانەیە ئێساش بەشێک لە خێزانەکان منداڵەکانیان لە پشووی هاویندا کار دەکەن کار بۆ مانایە کە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوەی داین کە منداڵ کار نەکە بەڵام کار لە چوارچێوەی خێزاندا باوکەکە دوکانێکی هەیە شوێنیش کارکردنی هەیە دایکەکە لە ماڵەوە کچەکەی هاوبەشی دەکات لە کارەکانی دەکە بەداخەوە بەشێک لە خێزانەکان پێیان وایە منداڵ کە لە پشوودایە پێویستە بە فعلی لە پشووی ئیسراحەتی جەستەییدا بێت لە پشووی خەوتن و لە پشووی ممارەسەکردنی حەزەکانی خۆیدا بێت کە پێدوانیە ئەوەش بەشێکە لە پەروەردەیەکی تەندروست کە تۆ منداڵەکە ڕابێنی لەوەی کە بیر لە کارێک بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە دوزار لەگەڵ تەمەنی گەورەبوونی تەمەنی بیر لە خۆبژێوی بکاتەوە جوانە خۆی ئەمە لە زانستی بابەتەکمان هەیە پێ دەگوترێت پشووی زستانە بەشێک لە گیانەوەرەکان هەرچەند لەوانەیە نمونونەکە وەکو بەراوردکردن بیتن لەگە ڕێزم لە بۆ قوتابیان لەگەڵ سۆری مدبوون دەستنە ئەو خۆناغەوە یعنی لۆ ماوەی 6 مانگ 5 مانگ دەستنە سۆری مدبوون هەندێک لە منداڵەکانمان لەبەر ئەوەی کە خێزانەکان هەست بە پرسیارەتی ناکەن کاتەکانی منداڵەکانیان ڕێک ناخان لە کاتی پشووی هاویندا بەشێک لە منداڵەکان وەک برێ دەستنە سۆری مدبوون یعنی کاتی خەویان ڕێگنیە زۆر تەکنەلۆژیا بەکاردێنن وەکو تو ئاماژەت پێکرد
پشووی هاوین یەکێک لەو ئەرک و بەرپرسیاراتانەی کە منداڵەکان دەگەونە تەمەنێک ینی پێویست دەکا کچەکان یارمەتی داچیان بدەن بۆ ئەوی فێرە ئەرک و بەرپرسیارەتی بن لە ژیانی ڕۆژانەیاندا لە داهاتوودا کوڕەکان بە هەمان شێوە هەندێک بابەتمان هەیە مامۆستا شێرزاد کە لە ناو قوتابخانە دەیخوێنین بۆ نمونە لە بابەتی عەرەبی یاخود لە بابەتی زمانی ئینگلیزی باسی بازارکردن دەکاتن منداڵ چۆن بتوانی بازارکردن بکە لەو پشووی هاوی نەزار هەیە ئەتو منداڵەکە دەنێریە دوکان لە بۆ کڕینی هەندێک پێداویستی ماڵەوە ئەوە زۆرەکە لە بەرپرسیارەتی دروستکردن چۆن لە ماڵەوە دەڕوا چۆن دەچێتە دوکانەکە چۆن سڵاو دەکاتن چۆن کەلوپەلەکە دەکرێتن ینی پێشتر بابەتەکەی خوێندووە لە ژیانی ڕۆژانیدا ئێستاکە بە پراکتیکی جێبەجێ دەکاتن لێرکانە ئەزمونەك فێر دەبێتن لە ماڵەوە کە یارمەتی دایک چی دەداتن ئەوە دەکرێت مەسەن هەندێک ئەرک هەیە پێیان بسپێردرێ بۆ ئەوی منداڵەکان ڕاستە پشووە بەڵام ئەوەش زۆرێکە لە دروستکردنی کەسایەتی منداڵەکان بەڕاستی مامۆستا باسمان لە تەکنۆلۆژیا کرد ئێمە بمانەوێت نمانێت تەکنۆلۆژیا بەشێکی هەرە گرینگە لە ژیانی هەر هەمومان بە گەورە و بچووکەوە ینی شتێکە کە ناتوانین دەستبەرداری بین چۆن وا بکەین کە منداڵ تەکنۆلۆژیا بە شێوەیەکی تەندروست بەکاربێنێ لە ئایا دانانی خشتەیەکە ئایا جۆری ئەو بابەتانەیە کە سەیری دەکات و گوێی لێ ڕادەگرێیان چۆن بڵێ خۆی تەکنۆلۆژیا ئێستا وەکو ئاماژەت پێکرد مامۆستای بەڕێز بۆتە بەشێکی گرنگ لە ژیانی هەمومان لە هەموو بابەتەکانی ژیان بە تایبەت لە بواری پەروەردە و فێرکردن ئەمە زۆر جار بابەتی تەکنۆلۆژیا مەسەن بۆ نمونە هەر ئەو کەناڵی ڕاگەیاندنەی لێروکانە کە کەناڵێکی پەروەردەیە بۆتە بەشێکی گرنگ لە بۆ قوتابیان لە بۆ پۆلی دوازدە یارمەتی دەرێکی باش یاخود لە بابەتەکانی تریش شەرنی هەر پۆلی دوازدە بەڵام زیاتر لەوانەیە فۆکس لەسەر پۆلی دوازدەبی لە بۆ پۆلی نۆ لە بۆ پۆلی 4 و 5 و 6 ئەوانە یعنی قوتابی هەندێک بابەت هەیە کە لە قوتابخانە وەکو پێویست تێی ناگاتن دەکرێت بێتەوە ماڵەوە سود لەو تەکنۆلۆژیا وەربگرتن لە یوتیوبە لە کەناڵەکانە لە کەناڵەکانی پەروەردەیە ئەجا ئەوەی کە بینسراوە بینراوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دەکرێت بکرێتە پاڵپشت لە بۆ یارمەتی بدا بەڵام گرینگە داک و باب لە ماڵەوە کاتەکانیان ڕێک بخەنەوەکو گوتمان کاتی خەو زۆر گرینگە ڕێک بخێسترێتن یعنی کاتێک دیاری بکرێت لە بۆ خەو هەموو ئەندامانی خێزانەکان بخەون ڕاست ئێستا پشووی هاوینە تۆزەك شەو کورتە ڕۆژ درێژترە لەوانەیە تو هەرکووی دابریشی کاتەکە بگاتە 11 بەڵام لەوە تاخیرتر نەبی بە نمونە ئەندامانی خێزانە بیکەنە کاتی خەوتن بەیانیان ڕاستە کاتی پشووە پێشتر قوتابی دەبووە کات ژمێر حوتی بەیانی لە خاو هەڵبستێتن بۆ ئەوەی ئامادە بێ و بچێتە قوتابخانە و خۆی حاضر بکاتن بەڵام مەسەن ئێستاگە کاتەکە بکاتە هەشتی بەیانی یان هەشتونی و لەوانەیە ئەگەر بەشداری هیچ خۆلک نەکاتن ئەگەر هەتا بگاتە نۆژ لەوانەیە ئاسایی بیتن بەڵام نەک بگاتە دوونی وەڕۆ و زیاتر یان کاتە ئەلکترۆنیەکان یعنی منداڵ کاتێکی زۆر لەو 24 کات ژمێرەی لە بەردەستی دایە مەسەن نیوەی کاتەکەی بە یاری ئەلکترۆنەکان پێویستە داک و باب کاتەکانیان لە بۆ دابش بکەن بە نمونە مەسەلەن ڕۆژانە بە پێی پێویستی منداڵەکەی ئایا دوو کاتژمێری پێویستە یان یەک کاتژمێری پێویستە چونکە پسپۆڕانی بواری دەروونناسی کاتەکانیان دابش کردیە لە بۆ منداڵێکی تەمەن مەسەن لە بازنەی یەکەم چەند کات پێویستە تەکنۆلۆژیا بەکاربیێنی لە بۆ بازنەی دوم چەند کات پێویستە لە بۆ بازنەی سێم چەند کات پێویستە لە بۆ بازنەی چوارم چەند کات پێویستە مامۆستا بۆ ئێمە هەرچی خێزانە کاتێک کە باز لەوەی دەکات کە منداڵەکەی لە کاتێکی زوودا بخوێ حەزی لێ و هەوڵیش دەدا بەڵام هەوڵەکان سەرکەوتونی بەداخۆ بەشی هەر زۆری خێزانەکان ناتوان لەو کات و زەمانەی کە دەیانەوێ یان کە پێویستە منداڵەکەیان بخوێ ناخوێ بۆ خەبەربوونەوەش بە هەمان شێوە پەیوەندی بە دوو هۆکارەوە هەیە یەکەمیان پەیوەندی بەناو خۆی خێزانەکەەوە هەیە دومیان پەیوەندی بە دەرەوەی خێزانەکەەوە هەیە ئێستا کە هەموو خێزانێک هەوڵ دەدا پەروەردەیەکی جوانی منداڵەکەی بکاتن و کاتەکانی لە بۆ ڕێک بخاتن و چ شێوازەکی باشی پەروەردەیە لەگە منداڵەکانی بکاتن تا ئێرکانە تەندروستە بەڵام کە دەبینی دەوروبەری خێزانەکان کە سوکاری پیاوەکەیان کە سوکاری ئافرەتەکە داکەکە وەکو پێویست ئەوان ئەو بەرنامە بەکارناینن منداڵەکانی شتێکەڵاویان هەیە لەگەر ئەو منداڵانە تەمەشا دەکە ئەو لە ماڵەوە کاژمێر 11 بخەوێتن بەڵام ئامۆزایەکانی کوڕپلک و کوڕەخارەکانی ئەوان درەنگتر دەخەون لێرکانە کێشە دروست دەبیتن گرفتەك دێتە پێش ئەو خێزانی بۆ ئەوان مەسەلەن هەتاوەکو سعات دوی شەو نەخەون یان هەتاوەکو کاژمێری شەو نەخەون بۆ ئێمە بخەوێت ئەو کاریگەری بۆ دروست دەبێت بارە کۆمەڵایەتەکەیە بارە کۆمەڵایەتەکەی بەرێ تێکەڵاو بوونەکەیە یعنی وەک بری ئەو قوتابیە کارەکەی داک و بابی بە ناتەن دروست دەزانی کاری ئەوان بەتەن دروست دەزانیتن لەبەر ئەوەی زۆری نەژوایە بەڕاستی مامۆستای بەڕێز زۆری نەوەیە بۆی ئەوە دروست دەبیتن یان دەبینی ئەو ماڵانێک کە باسمان کرد لە دەوروبەری ئەو خێزانەیە زۆرینەیان
بەڕادەیەکی زۆر یان بە کاتێکی زۆر یاری ئەلکترۆنیەکان و ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاردێنن بەڵام ئەتو لە ماڵەوە دەتەوێت ڕێکی بخەیتە بۆ منداڵەکەت لێرە کێشە دروست دەبی لە مابینی خۆت و منداڵەکەت ئەو خاڵەکە کە پەیوەندی بە دەرەوەی خاڵەکە کە پەیوەندی بە ناوە خۆ هەیە ئێمە زۆر گرنگی دەکەین لەسەر ئەوی منداڵەکان بخەون بەڵام لە خۆمان ناخەوین ئەوە نابتە نمونەشی جوان بەڕاستی گرنگامە لە خۆمان بخەوین یعنی لەگە منداڵەکانمان یا لە کاتی خەوتنە هەمومان ئامێرە ئەلکترۆنیەکان دابنین هەمومان بخەوین کاتێک کە دایک و باوک نمونەنە بەڕاستی منداڵ ئەوەندەی کاریگەری بە بینین هەیە ئەوەندە کاریگەری بە بیستین نییە کاریگەری بینین زۆر کاریگەری زیاترە لەسەر کاریگەری بیستن زۆر زار دایک و باوکەکە قسانێک دەکەن وەکو پەروەردەی بەڵام منداڵەکان بە چاو شتەچکە دەبینن لە ناو پۆلیشدا بە هەمان شێوە وایە زۆر زار مامۆستایانی بەڕێز ئامۆژگاری زۆر جوانی قوتابیەکان دەکەن بەڵام قوتابی بە دووجێ دەبیستی بەڵام بە دوو چاو شتی پێچەوانە دەبینی گرینگە ئەمە ئەو قسەی کە دەیکەین لەگەر کردارەکانمان یەک بێ بەڕاستی ئەو گرینگە مامۆستا یەک لەو شتانەی کە لە پشوەکاندا ڕاستەوخۆ بە تایبەتی ئەو خێزانانەی حەز دەکەن منداڵەکانیان بەردەوام بن لە خوێندن و لەو سیستەمە پەروەردەی دەرنەچن بیر لە خولەکان دەکەنەوە ئەو خولانەی کە لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن دەکرێتەوە هەندێک زاریش کە لە بەڕێوەبەرایەتەکانی چالاکی قوتابخانەکانی وەرزشی و هونەری خول دەکرێتەوە لە کۆندا ڕاستەوخۆ خولی زمان و هونەر هەبوو بەگشتی هونەرەکان بەڵام ئێستا خولەکان جیاوازن خولی جۆرەها بابەتەیە تۆ ئامۆژگاری چی بۆ خێزانەکان لەوەی کە منداڵەکانیان لە چ جۆرە خولێک دابنێن ئاستەکان بە چ شێوەیەک بێ خولەکان بە چ جۆرێک بێ یاخود ئەو خولانە زەرور پێویستین جوانە زۆرێک لە زانایانی بواری پەروەردە ناسی یاخود بواری پەروەردە یاخود دەروون ناسی ئاماژە بەوە دەکەن کەوا پشووی هاوین پشووی قوتابیە پشووی منداڵە دەبی ئەو پشوە بە شتێک پڕ بکرێتەوە جیاواز لە بابەتەکانی خوێندن بێتن چونکە بابەت کاتی خوێندن دیارە پشوش دیارە پشوو لە بۆ پشوە ئەها با یەک نمونەی واقعی بینینەوە زۆر زار مامۆستا لە ناو پۆلدا کە چل خولەک لە بەردەستیتی بۆ ئەوەی ئەو بابەتی هەیەی بیگەێنێ بە قوتابیەکان بەڵام زار هەیە کە زەنگ لێ دەدرا زەنجی پشووە مامۆستای کار بەردەوام دەبێتن ئەلێروکانە ئەو کاتە پشووە لە بۆ قوتابیە مافی خۆیتی یعنی یاگە یەکێک لە ڕێکەوتنامەکانی پۆلیش ئەوەیە کە قوتابی بڵێ ئەو پشووە کاتی خۆمە پێنج خولەک زۆر کەمە هەرچەندە بەشی پشووی قوتابی ناکاتن بەڵام ناکرێت ئەو پشوەی بەکات بەسەر بەری نمونەکمان مایە با تەواویکەن یان لەسەر وایت بۆردەکە ئەوەندەی بابەت بنووسی قوتابیەکە نەک بە پێنج خولەکەکە بە پێنج خولەشی وانەی داهاتوش لەوانەیە تەواو نەبیتن زۆر گرینگە دایک و باوکانی بەڕێز ئەو پشوەی کە هەیە بە بابەتی هەندێک بابەت پڕیکەنەوە کە جیاواز بی لە خوێندن ڕاستە ئێستا کە هەندێک بابەتیش هاتی تۆ پێش قوتابی لەوانەیە پێویستی بەوەی بی لە بابەتێک لە بابەتەکان لاوازە پێویستی بە بەهێزکردن بی ئەوەشمان هەیە بەڕاستی ئەو زیاتر بۆ چ قۆناغێک پێویستە ئەو قۆناغا زۆر گرینگە لە بۆ بازنەی یەکەم بازنەی یەکەم پۆلی 1 و 2 و 3 کە پۆلی 1 و 2 و 3 ئێستا کە بە بڕیاری وەزارەتی پەروەردە هەر هەمویان دەردەچن لە پۆلێک دەستنە پۆلەکی تر زۆری ژمارەی قوتابی زۆری پرۆگرام و منهەج جار هەیە زۆری پشوو جار هەیە مامۆستا لەوانەیە نەتوانی بەو هەمە قوتابی ڕابگاتن یان مامۆستایەکەیان لەوانەیە مامۆستایەکی وەکو پێویست ئەکتیڤ و کارامە و چالاک نەبێتن قوتابیەکان وەکو پێویست بابەتە پەروەردەیەکان وەرناگرن بابەتە پەروەردەیەکان وەرناگرن یاخود بابەتەکان فێر نابن بە تایبەتی بابەتەکانی کوردی بیرکاری زانست ئینگلیزی بە تایبەتی کوردی کە زمانی دایکی خۆمانە سەرچاوی هەموو بابەتەکانە چکە قوتابی سبێنە کە زانست لە بەردەکە لە قۆناغی چوارەم دەوێت بابەتەکە بنووسێتن ئەگە فێری کوردی نووسین و خوێندنەوە نەبی ناتوانانی بە زارشی دەزانی بەڵام بە نووسین ناتوانانی لە قۆناغی پۆلی سواریش نووسین دەست پێ دەکات لە بۆ قوتابیانە پێویستە گرینگە مەسەن بۆ نمونە لێرکانە بەشداری خولی بەهێزکردن بکەن لەو ئەوی بتوانن تعویزی ئەو بابەتەی بکەنەوە کە پێشتر لە ناو قوتابخانە فێر نەبووینە هەرچەندە هەتاوەکو ئێستاکە کاریگەری کۆڕۆنا لەسەر منداڵەکانمان هەرماوە لەسەر قوتابیەکانمان هەرماوە کە خوێندن بۆ خوێندنی ئەلکترۆنی کا خوێندن بۆ تەناوب ڕۆژێک ناڕۆژە گیان و هەندێک ماوەک ڕادەوەستا و هەندێک ماوە دەستی پێدەکردەوە هێشتا ئەمە ئەو کاریگەری لە پۆلی سوار دەبینین لە پۆلی پێنج دەبینین هەندێک جار ئێستا ئەو کاریگەریە چۆتە پۆلی حەفت چۆتە قۆناغی ئامادەی هێشتا وەکو پێویست نییە کەواتە ئەو قوتابیانە ئەگەر لەو پشوە هاوینە لە خولەکی بەهێزکردن لەو بابەتانە یارمەتی دەرنەبیتن خۆی ڕاز نکاتەوە ئەوە هەر بەخواری دەڕاتن کەواتە بەشێکیان لە خولەکانی بەهێزکردن ئەوەیە ئەو بابەتە پێویستی بەوەی هەیە کە لێرکانە کێشەی هەیە کێشەی بیرکاری هەیە کێشەی زانستی هەیە کێشەی ئینگلیزی هەیە کێشەی زمانی کوردی هەیە دەکرێتن لێرکانە بتوانانی لە بەشداریکردنی خولێک بابەتەکەی خۆی چاک بکاتەوە ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم یەک لەو بابەتانە فێربوونی زمان بەڕاستی کە ئێستاکە
بۆ جیهانی سەردەم جیهانی تەکنەلۆژیا پێویست دەکات ئینسان جگە لە زمانی دایکی خۆی چەند زمانێکی تر بزانی بۆ نمونە زمانی ئینگلیزی زمانەشی جیهانیە بۆ نمونە زمانی عەرەبی بۆتە زمانێک لەبەر ئەوەیمە لە چواردەورمان تێکەڵاویمان هەیە لەگەر دراوسەی عەرەب لەگە وڵاتانی عەرەب یان زمانی تورکی بە هەمان شێوە یان زمانی فارسی ئەو زمانانش پێویستە بزانیتن زەڕور نییە بەڵام دەکرێت یەک لەو کاتانەی خۆی بە کاتێکی بەسوود لەو بابەتی باتە سەر مامۆستا لە قۆناغەکان لە تەمەنەکان لە تەمەنی 6 ساڵیەوە لە 7 ساڵیەوە کە پۆلیەک تەواو دەکات تا دەگاتە 20 ساڵی زانکۆ چۆن پۆلێنی بکەین کە لەوەی کامە قۆناغ بۆ کامە خول بۆ کامە ئارەزوو تەندروست و گونجاوە کامەیان زیاتر ئیستیعابی ئەو جۆرە خولە دەکات ئەو شێوازی پەروەردەکردن دەکات بەڵێ هەندێک لە قوتابیەکان مەسەلەن بۆ نمونە ئێستا قوتابیمان هەیە دەبێتە پۆلینۆ دەیەوێت بۆ ئەوەی نمرەی باشتر یان سەرکەوتوت بیتن لە کاتی خوێندنیان ئەو کاتانێک کە هەیتی زۆر زەختی لەسەر دروست نەکاتن لەو پشوی هاوینە بەشداری دەکات لە خولەکان مەسەلەن بۆ نمونە لە عەرەبیە لە کوردیە لیان لە هەموو بابەتەکان بەشداریەکان لەو بابەتانی کە زیاتر پێویستیان پێ ئێستا زۆرێک لە مۆدیل دروست بە لە بۆ پۆلی 12 هەموو قوتابیانی ئەو قوتابیانی کە ئێستا کە پۆلی 11یان تەواو کرد پاش ئەو ئەنجامەکان وەرگرتەوە دڵنیا بوون لەوەی کە سەرکەوتوو بن بیر لەوە دەکەنەوە بەشداری لە خولێکی هاوینە بکەنەوە بۆ ئەوەی وەکو خولی بەهێزکردن دروستە والله دەگەڕێتەوە سەر قوتابیەکەی جاران نەبوو هیچ کێشە نەبوو جاران ئەو خولە نەبوو هیچ کێشە نەبوو بەڵام ئێستاکە خول ئەوەندە زۆر بوو ئەوەندە زۆر بە قوتابی تۆزێک یان داک و باب خێزان تووشی دڵە ڕاوشێ بووینە بەڕاستی ئایا بچینە کامەیان ئایا کام خول باشە ئایا کامیان تاقیب بکەینەوە ئایا بچینە کامە لایەن ئەوش تۆزێک ینی دڵە ڕاوشێ لە بە قوتابی دروست دەکاتن لێرەکانە قوتابی پۆلی 12 سترێس دەچی لە بۆ دروستبوو مامۆستا شێرزاد یەکەمیان بیر لەوە دەکاتەوە بچێتە کام خۆل کام مامۆستا ها کۆمەڵک مامۆستا بە ئەنیشتاین و بە نیوتن و بە عەبقەری و بە نازان بە سناسراونە ناوەک لە بۆیان دروست بووە ئایا مە بچین ئەو مامۆستایانە تاقی بکەینەوە یان ئەو مامۆستایانە تاقی بکەینەوە ئەزە دایمەن قوتابی ئەو مامۆستایانە تاقی دەکاتەوە کە لە تەکنەلۆژیا دیارن کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دیارن هەندێک قوتابی هەیە هەندێک مامۆستا هەیە زۆر بەتواناتربی بەڵام ئەوەی لەبەر ئەوەی تەکنەلۆژیا بەکار ناهێنی بەداخەوە یعنی مامۆستا نابی تەکنەلۆژیا بەکارهێنی دەبی لەگەر پێشکەوتنی سەردەم لەگەر زانستی سەردەم بڕواتن وەکو پێویست دیار نییە قوتابی ئەو جۆرە مامۆستایانە تاقی ناکات و یاخود بەکاریان نایێنیتن لێرکانە کە قوتابی بەشداری خولی هاوینە دەکاتن لێرکانە کۆمەڵک مامۆستا و کۆمەڵک مەلزەمە تاقی دەکاتەوە کە دەچێتەوە قوتابخانەکەی دیسانەکە کۆمەڵک مامۆستا کۆمەڵە مەلزەمە تاقی دەکاتەوە یعنی لێرکانە وەک بری دووڕیانێک دروست دەبیتن ئەوە لەوانەیە خاڵی ئەرێنی هەبی و خاڵی نەرێنی هەبی هەردووچی ناخۆشە بەڕاستی یان ئەوەندە ماندیکردنی قوتابی نەکەر قوتابێکە ماندوو دەبی خێزانەکەشی لەگەڵ ماندوو دەبیتن کاتێک خێزانە کە دەبزانی و ئەو ساڵەکە منداڵەکەی دەبتە پۆلی 12 خەو ژیان و ئیسراحەت و سەردان و سەفرە و هەموو شتی لە خۆی حرام دەکاتن یعنی بە جۆرەك نەکەر قوتابیەکە دەکەوتە ناو بەندی خانە خێزانەکەش دەکەوتە ناو بەندی خانە یعنی ئەوشتە چی باش نیە بەڕاستی زۆرێک لە سترێس لەسەر قوتابیەکان دروست دەکات زۆرێک لە دڵە ڕاوچی لەسەر قوتابیەکە دروست دەکات زۆرێک لە بێ متمانەی و بێ هیوایی لەسەر قوتابیەکە دروست دەکات کە پێویست نییە ئەو بارە قورسە بخاتە سەرشانی خۆی نه پۆلی 12 وەکو پۆلەکانی تر شتێکی ئاساییە ئەگە توی لە پۆلی بۆ بەنا ئاسایی وەرگیراوە بۆ هەموو ترسە هەیە نەکتر قوتابیەکە تەنانەت خێزان و دەوروبەرەکەشی ئەوە لەوانەیە بەشەیان کاریگەری هەبی بەسەر ئەوەی کە ئەو نمرانی لە زانکۆکان وەردەگیرێتن ئەوە کاریگەری هەیە یعنی ئەو قوتابیانێمە بە زۆری ئێستا وەکو مۆدیلێک وەکو چاولێکەریەک بۆتە ترێندێک ئەگە قوتابیەکەمان لە بەشە زانستیەکان لە بەشە پزیشکەکان وەرنەژیری یعنی ئەو قوتابی مەسەرکەوتو نەبووە بەداخەوە یعنی ئەوە دروست بووە زۆر زارژی ئاڵوگۆڕ بە قوتابخانە دەکرێت قوتابی لە قۆناغێک دەیبەنە قوتابخانە هێشتر دوایە قوتابخانەتر داوای دەکات زۆر جاران بەداخەوە بازرگانی پێوە دەکرێت لەو ڕۆژانە هەواڵێکی ئەومان بیستکە بەداخەوە ئامادەیی هەبووە یاخود زانکۆی ئەهلی هەبوو قوتابی کڕیوە بە پارە کڕوێتی لە ئاسیشی بەرزداوە بۆی هێنایەتە لای خۆی بۆی بتوانێت بازرگانی پێ بکە کە ئەوە زۆر جاران خێزانەکان درچی پێ ناکەن هەستی پێ ناکەن ڕاست ئەو بابەتە قوتابیانی پۆلی 12 وەکو یانە وەرزشەکانی لە هاتیە بەڕاستی یعنی ها لاعیبەک مەناو بانگە دەسندەی بن و دەیکڕن لەوە ئەوی مەسەن لەو خوڵی خۆیانی پێ بەهێز بکەن ئەو بابەتە ئەو های لە هاتی بەڕاستی یعنی منداڵەکان بووینە قوربانی قوتابی 11 ساڵ لە قوتابخانە حکومیەکان دەخوێنێ هیچ کێشەی نییە لە پۆلی 11 دەرەجەی باش دێنی لە پۆلی دەرەجەی باش دێنی بەڵام لێرکانە جار هەیە خێزان ئەو متمانەی لێ وەردەگرێتەوە جارێک لۆ خۆی یعنی دەچێت قوتابخانەی ناحکومی تاقی دەکاتەوە لۆی مەسەرن پێی وایە لەوێن دەرسەرکەوتوتر دەبێت هەمان ئەو مامۆستا بەڕێزانی لە قوتابخانە ناحکومیەکە دەوام دەکەن هەمان مامۆستانە لە قوتابی حکومیەکەی دەوام دەکەن
هەمان مامۆستانە بەڕاستی یعنی قوتابی دەبی ئەوەی متمانەی بەخۆی هەبیتن ئەمە زۆر زاریش کە دەبینین ئێستاکە چەند ساڵەکە نمرەکان ڕدەگەێنرا زۆربەی قوتابیە سەرکەوتوەکان ئەوانەی کە نمرەی بەرزیان بەدەست هێناوە هەرچەندەمە لەگە ئەو پێوەرەی لەوانەیە لە ڕووی پەروەردەیەوە سپاسی وەزارەتی پەروەردە دەکەین ئەو ساڕۆشتەی نەهێش بەڕاستی دوای گفتو گۆشی لەسەر دەکەین تیش دەخینە سەر بابەتەی قوتابی لێرکانە پێی وایە ئەگەر لە سوپاس بخۆی عنی زۆربەی جاریش قوتابیە حکومیەکان بووینە نمونەی بەدەستهێنانی نمرەی بەرز وایە کەواتە ئادەم چیز پێویست ناکات و بچی ئەوەندە تاقیکەوە ڕاستە ئەوەندە لەوانەیە ژینگەیەکی جیاوازبی لەوانەیە هەندێک بابەتی تەرفیهی و تەکنەلۆژیا لەوێندەر بەردەستبی لەبەر ئەوەی ئەتوو لەوێندەر پارەی خۆت دەدەی بە پارە ینی ئەو پێداویستیانە لە بۆ دابین دەرکێتن بەڵام وەزارەتی پەروەردەش لە قوتابخانان حکومیەکان هیچ کەم تەرخەمی نەکردو بەڕاستی ئەوەندەی پێویست بیتن بەپێی پێویست بەپێی ئەوەی کە بەردەستە بابەتەکانی تەکنۆلۆژیا و ئەو بابەتانی کە پێویستە لە بۆ مامۆستایان و لە بۆ قوتابیان بەردەست بۆ بەڕاستی بڵێ مامۆستا باسیەوە کرد کە وەزارەتی پەروەردە بە خۆشحاڵی و بڕیاری ئەوەی کە ئیتر لێرە بەدووە ئیعلانکردن و ئاشکراکردنی یەکەم و دووەم و سێم و ئاستە بەرزەکان لە پۆلی دوازە و پۆلەکانی تریش دەرنەخرێ کە هەر خێزانێک بۆ خۆی بزانێ یاخود هەر قوتابخانەیە بۆ خۆی بزانێ کە ئاستی قوتابیەکانی کامیان لە کامیان بەرزترە و یەکەم و دووەم و سێم نەکەکە بەداخەوە ساڵانی پێشتر وای لێ هاتبوو وەکو وەزارەتیش ئیعلانی کرد لە هەزاران قوتابی تەنها 40-50 قوتابیەک دەبوونە هەموو شتێک دەبوونە ئەوەی کە دەبوونە ژمارە و دەبوونە حساب و ینی پێوانەی هەموو شتەکان و ماندبوون و هیلاکەت و ئەوەی دەخرا لەسەر ئەو 40-50 قوتابی ئەو بڕیارە چۆن دەبین و پێ دوایە دەرئەنجامێکی باشی دەبێت بەڵێ بەتاکێت ئەمەن لێرەوە وەکو مامۆستا سولێمان دەستخۆشێکی زۆرم هەیە لە بۆ وەزارەتی پەروەردە لە بۆ دەرکردنی ئەو بڕیارە بەڕاستی ئەمە لە مێژە تێبینی و سەرنجمان هەبووە وە کۆمەڵک دڵسۆزی تری بواری پەروەردەی لە هەموو بەشەکان پێیان وا بووە ئەو شێوازەشی تەندروست نییە بەڕاستی کاتی خۆی ئەمە کە قوتابی بووین لە ناو قوتابخانە لە هەر پۆلک سێ قوتابی دیاری دەکرێت قوتابی یەکەم دووەم سێم لە ناو پۆلەکەدا سی قوتابی هەبوون بەڵام سێ قوتابی براوە بوون ئایا ئەو سێ قوتابیە لە براوە بووینە لە نمرە ها لە نمرە لە کارامەیەکان نا لە بەهایەکان نا لە بەهرە شاراوەکان نا لە دەستڕەنجینی نا لۆ بەس نمرە بکرێتە پێوەەر ها دوایە هەرچەندە وەزارەتی پەروەردە بڕیاریدا ئەو نمرانە ئیشی لەسەر نەکرێتن هەڵسەنگاندن ئاست ئیشی لەسەر بکرێتن ئەوە شتێکی زۆر جوان بەڕاستی هەرچەندە ئێستاکە پشتگوێ خرا ئیشی پێ ناکرێتن بەداخەوە هەر هەمان پێوەەر بەکار دەهێنرێتەوە ئاست دیاری بکرێتن ئاستیش ئەوە بوو کە ئاستی نایاب زۆر باشە ناوەند ئەو ئاستانە یعنی زۆرترین قوتابی بەشداری دەبوون لە پلەی نایب ئەو قوتابیانی لە 90 هەتاوەکو 100 نمونەکەیان بوو لەوانەیە نزیکەی 15 قوتابی لە پۆلێک ئەوە ئاستەکەیان بیتن هەموو پێیان دەگوترە نایب کەوات لێرکانە زۆرترین بەشداری هەبوو زۆرترین سەرکەوتن هەبوو بەڕاستی لۆ جیاوازی دوو قوتابی یەکێک 100 هەیە یەکێک 99 هەیە بە نمونە یان ئەگەر هەموو بابەتەکان وەربگرین ئەگەر قوتابیەک لە پۆلی ششی بنەڕەتی دە بابەتی هەبی هەر بابەتی لە 100 دەکاتە 1000 کۆی نمرەکانی دەکاتە 1000 ئەگە قوتابیەک 1000 هەبی یەکەم بی بەڵام ئەگە قوتابیەک 999 هەبی دووەم بیتن ئەگە قوتابیەک 998 هەبوو سێم بوو بەڵام قوتابیەکەی 997 هەیە ئەتو ناتوانانی بەشداری لە پێشودا بەڕاستی جیاوازەکان زۆر بوو یعنی قوتابیەک کە دەیانگوت یەکەم نمرەکانی لەگەڵ دووەم بە ژمارەیەک و بە یەک و دوان و سێن و ئەوانە نەبوو ینی فەرقەکە زۆر بەڵام ئێستا خۆتنی لە پۆلێکدا تەنها لە پۆلێکدا لەوانەیە زیاتر لە 5 یەکەم هەیە 5 دووەم هەیە ئەگەر بە ژمارە حسابی بکەیت لە قوتابخانەیەک دەزاریوە دەگاتە 50 یەکەم و دووەم و سێم کەەوە پێم وایە ئەمن وەکو ئەوەی کە ڕێی خۆم دەم پێم وایە ئەوە بەشێکی لەوەیە کە بەڕاستی خۆتنی ئیژە سەر ژمارە کراوە ئیژە سەر بەهرە و توانای قوتابی نەکراوە لەوانەیە قوتابیەکە لە ڕووی وەرچیوە زۆر بەهرێمەندە بەڵام لە وەرزش 89 بۆ دانراوە قوتابیەکەی تر بە هەمان شێوە لە ڕووی وەرچیوە ئەو لیاقە و ئەو لێهاتوویی نییان لە ڕووی هونەرەوە بەڵام لەبەرەوەی نمرەکانی تری هەموو 100 و نایابە ئەویشیان کردوێت بەیان نایاب ئەزا مامۆستا شێرزاد ئاماژەت بە خاڵشی زۆر جوان کرد زۆربەی ئەو قوتابیانی کە لە لای ئێمە کە لە قوتابخانە دەیان کەینی یەکەم زۆربەی نمرەکانیان بەهۆی وەرزش و هونەر و میوزیک و کارامەیی بەها کۆمەڵایەتەکانە لەبەرەوەی ئەو قوتابیە لە بیرکاری 100 هەیە دەچین دەرسەکان ترژی لەوە دەکەینە 100 لێرکانە جارێک کەش
ستەم لەو قوتابیانە دەکەین کە لە بواری وەرزشی کە لە بواری هوەری کە لە بواری میوزیک کە لە بواری بابەتە پەروەردەیەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە داهاتوشدا هەر ئەوانە زیاتر خزمەت دەکەن بەڕاستی ئەوانە دەبنە هاوڵاتیەکی باش دەبنە هاوڵاتیەکی تەندروست خزمەت بە وڵات و بە نیشتیمانە دەکەن چونکە ئەوانە هەر بیر لە نمرە دەکەنەوە هەر خۆیان پێیان وایە خۆیان گەورەترن ئەوانە سەرکەوتو نەبووینە بەداخەوە ئەو بڕیاری وەزارەتی پەروەردەمە دەستخۆشیمان هەیە وەکو هەموو مامۆستایان وەکو هەموو پەروەردەکاران چەند ساڵە وەکو ئاماژەمان پێکرد ئێستا کە ڕۆژی شەمە 1/6 لەوانەیە بە هەزاران قوتابی پۆلی 12 ڕوو لە ناوەندەکان ڕوو لە هۆڵەکانی تاقیکردنەوە دەکەن بۆ ئەوی بەشداری تاقیکردنەوە کام بکەن کاتێک ئەز ئێستا کات زۆرێک لە مۆدیل دروست بووە بەشێک لە قوتابیانەی کە حەزیان لە نمرەی بەرزە یان دوو بابەت دەهێڵنەوە یان بابەتێک دەهێڵنەوە بۆ ئەوەی ئەگەر زانیان نمرەکەیان بەرزە بابەتەکەی کەش لەوە خەڵوی دووەم بکەن و بڕۆن ئەگەر زانیان نمرەکەیان وەکو پێویست نییە ساڵێک بمێننەوە بۆ ئەوەی بتوان نمرەی دڵخوازی خۆیان بەدەست بێن ئایا ئەوە مانەی وەیە کە ئەو قوتابی سەر نەکەوتووە ها ئەو ناکرێت کە ئەو قوتابی سەر نەکەوتووە هەرچەندە هەندێک مامۆستا هەندێک جار هەیە قوتابی سەرچێشی دەکاتن بەڕاستی ئەم یەکێک لە قوتابیەکانی خۆم کە سەرچێشی کرد بە 3 ساڵ لە پۆلی 12 مایەوە بەس بۆ ئەوی بتوانی نمرەی دڵخوازی خۆی بەدەستبێنی کە بتوانی بچێتە کۆلیژی پزیشکی سەرچێشی بە خۆی و بە ژیانی خۆی و بە خێزانەکەی کرد لە کۆتاییدا هەر سەرکەوتوو بوو یعنی بڕوا بکەنەوە هەفتی هینا لە ساڵی دووەم بەڵام هەر ئامادەنەوە بڕوا جارش کە خۆی لە پۆلی 12 داوە بەس ئەوی بتوانانی نمرەی پۆلی 12 بەدەستبێنیتن یعنی ئەوە خاڵشی باش نییە بەڕاستی مانای ئەوە نیە ئەو کەسانی بەس دەستنە بەشی پزیشکی سەرکەوتون نا ئەدی هەموو ئەو مامۆستایانە کە ئەگەر نمرە پێ نەبێتە پێوەەر ئەو هەموو مامۆستایانە بە نمرەی کەمتر بوونەتە مامۆستا و ئێستا لە خزمەت قوتابیدان و ئەو هەموو قوتابی ئازبەرزە لە بەردەستیاندایە ها خۆی لە ئەسڵدا دەبی نمرەی بەرز ببێتە مامۆستا چونکە مامۆستا وەکو دایک وایە هەمووان لە باوەش دەگرێت هەموو لە بەردەستی مامۆستای پەروەردە دەبن بەڕاستی بۆیە ئەو بابەتە لەلایەن هەندێک لە قوتابخانەکان بە تایبەتی کەرتی تایبەت کرا بۆ بابەتێک یعنی بۆ ئەوی ڕکلامی پێ بکەن بۆ ئەوی سەرنجی قوتابیانی پێڕابچێشن بۆ ئەوی برن ئەها ئەمە بزانات چەندە بتوانین توانای قوتابخانە ناحکومیەکان ئەمە بە گەورە هەڵدەسەنجێنین بەڵام مانای ئەوە نیە کە قوتابێک لەوێ سەتی نایەکەم بوو یعنی توانای ئەوانە لەوانەیە 180 توانای قوتابیەکەی بی بەڕاستی بێگومان وایە لە 120 توانای مامۆستایەکان و توانای قوتابخانەکە بی ئەمە لە ئەرک و ڕۆڵی وان کەم ناکەینەوە بەڵام ناکرێت قوتابیەک بکرێتە ڕەمز سیارەشی بکرێتە هەدیە بکرێتە ئەستێرە یعنی ئەوە وای کرد یعنی ئەو قوتابیانێتر خۆیان بەکەم بزانن خۆیان بەلاواز بزانن لە زیاتی پەروەردە ڕوە جوانەکە نیشانی خەڵک بداتن بەداخەوە ڕوە نەرێنیەکە پیشانی خەڵک درا یعنی وای کردکەوە کاردانەوەی زۆر بکرێتن بەرامبەر ئەوانە بەڕاستی مامۆستا سلێمان دوا پرسیاری ئەو دەکەم ئەو قوتابیانەی کە لە وەرزی یەکەم و لە وەرزی دووەم کەوتون لەوانەکان کە پێویستە دواتر لە تاقیکردنەوەکانی وەرزی یەکەم و دووەم بەشداری بکەنەوە ڕێنمایی چیە بۆ دایک و باوکان بۆ قوتابیان کە لە ئێستاەوە دەست پێ بکەن بەوەی کە وانەکانیان بخوێنەوە یاخود خشتەیەکدا برێن بۆ پێشی تاقیکردنەوەکان ڕێنمایی چیە؟ ئەمە هیوای سەرکەوتن لە بۆ قوتابیانە دەخوازین زۆرێک لە قوتابیانی کە کەوتونەتە خۆلی دوام کێشەی نووسینی ڕێنووسیان هەیە بەداخەوە ئەو کێشەکەیتیان مانای وە نیە زانستەکەیان وەرنەگرتیان مانای وە نیە زانستەکە فێر نەبووینە بەڵام کێشەی ڕێنووسیان هەیە ئەو کێشە ئێستا بۆتە کێشەیەکی گەورە بەڕاستی قوتابی ناتوانێت بنووسیتن ئەزا هۆکار زۆرە مەسەنە بۆ منە شێوازی پرسیارەکان زۆربەی هەڵبژاردن و ڕاست و هەڵە و بێگ و شە وەڵام بدەوە ئەوە لەوان یەکێک بی لە هۆکارەکان ئەوە قوتابی خۆی ماندوو دەکاتن یعنی شتەکەی بە تەبیعی وەربگری هەرچەندە جاران لە کۆتایی پشووی هاوێن تاقیکردنەوەکان دەکرا قوتابی زۆربەی بابەتەکانی لەبیر دەچێت بەڵام ئێستا لە ماوەیەکی زۆر نێزیک قوتابی بەشداری تاقیکردنەوەکان دەکاتن ئەم بۆ قوتابیانە دەڕێم ئەو پرسیارانەی کە لە وەرزی یەکەم یاخود لە وەرزی دووەم لە خولی یەکەم هاتیتەوە هەمان شێوازی پرسیارەکانە هەمان ئەو پرسیارانەیە کە لە پەرتوکەکەدا هەیە هەمان ئەو پرسیارانەیە کە مامۆستا لە ناو پۆردا شی کردوێتەوە هیچ زەحمەتی تێدا نیە هیچ گرانی تێدا نیە بابەتەکەی بە زەحمەتەوە وەرنەگرێت بەڵام تەنها ئەوەیە کە کاتەکانی خۆی دابش بکاتن کاتەکانی خۆی ڕێک بخاتن ئیش بکاتن لەسەر ئەو بابەتەکان بخوێنیتن بە گەشتبینیەوە بچێتە ناو تاقیکردنەوەکان بەدڵنیاییەوە سەرکەوتو دەوێت بەڵام داکو بابیش هاوکار من بەڕاستی بەڵێ مامۆستا جان سوپاس دەکەین دووبارە کە زۆر تەلەڤیزیۆنی پەروەردەیدا بووین زۆر سپاس ئەمە هەرچەندە کاتەکە پێویستی بە زیاترە بوو هەرچەندە دەرێ ئەم هەویر ئاوەشی زیاتر دەوێتن یەک ئامۆژگاری کۆتایی لە بۆ دایک و باوکان زۆر گرنگە لەو پشووی هاوینە منداڵەکانیان بە بەهرە شاراوەکانیان خەریک بکەن بەڕاستی منداڵمان هەیە لە وەرزشدا زۆر سەرکەوتووە با بینێرنە خۆلەکی وەرزشی منداڵمان هەیە
لە وێنەکردن سەرکەوتووە با بینێرن ئەو پەرە بەو بەهرەی خۆی بداتن منداڵمان هەیە لە میوزیک منداڵمان هەیە لە خەت خۆشی منداڵمان هەیە لە کەسایەتی سەرکردە زۆر گرنگە منداڵەکانمان بە خوێندنەوە خەریک بکەین بەڕاستی لە پشووی هاویندا ئازە خوێندنەوە لە ماڵەوە بیان لە دەرەوەی ماڵ بیتن کتێبخانەمان لە ماڵدا هەبیتن زۆربەی کات کە منداڵەکانمان گوێ ڕایالمان دەبن مامۆستا شێرزاد یان زۆربەی کات منداڵەکانمان پابەند دەبن بەو خشتەی کە ئەمە دامانەیە گرینگە پاداش بکرێن باشترین یەکێک لەو پاداشتانش پاداشتی کتێبە خوێندنەوەی کتێبە ئەزەکە کتێبەکەی خوێندەوە قوتابەکە منداڵەکە پابند بوو بەو خشتەیە زۆر گرینگە ئەو جاکە لە کۆتایی هەفتە ڕۆژی پێنجشەمە ڕۆژی هەینی گەشتێکیش بکەین گەشتش بکەین گەشتەکەش بەدڵی منداڵەکانمان بی یاڵە مادەم ئەتوو پابند بی بەو شتانە مادەم ئەو کتێبەت خوێندەوە مادەم ئەتوو کاتەکانی خۆت ڕێک دەخەی فەرموو یەکێک لە شوێنە گەشتیارەکان هەڵبژێرە با بچین گەشتێکی خۆش بکەین لەوێن دەرگەشتێک بەسەر بن گەشتیش خۆی لە خۆیدا بەشەکە لە پشوو نوێکردنەوەی قوتابی لە هەمان کاتدا لەوێن دەکرێت بیبەستیەوە بە قوتابخانە ئەوە ڕۆچی خۆرسکە ئەوە چیایە ئەوە ڕووبارە ئەوە دەشتە ئەوە بە ئینگلیزی ئەو هەیە ئەوە بە عەرەبی ئەو هەیە دەکرێت هەمان شێوە هەردوو لا تێکەڵ بکرێت هیوادارم ئەو پشووی هاوینە پشۆکی خۆشبی لە بۆ قوتابیانمان وە لە بۆ دایک و باوکان هاوکار بن و لە هەمان کاتە پشووی هاوین بەس لە بۆ قوتابیان نیە لە بۆ مامۆستایانیشە مامۆستایانیش دەبی لەو پشووی هاوینەدا خۆیان بۆ دایک و باوک و خێزانی دایک و باوک لە بۆ هەمومانە بەڕاستی زۆر سپاس مامۆستا سلێمان سەلیم ڕاهێنەری پەروەردەی سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی تاڵقەیشتری بەرنامەی ئەزمون لەگەڵ ئەوەی بەڕێز خۆشەویست بەیەک دەگەینەوە بەخواتان دەسپێین خواتان لەگەڵ زۆر سپاس بە هیوادیدا